دەچین لە گەیلان لە هەولێر لە ڕۆژی گیانی خۆشنووسیدا چەند چالاکێک بەڕێوە دەچێت لە مزگەوتی گەورەی شاری هەولێر. بابزانین چالاکیەکان چین و چی دەکرێت لە ڕۆژی گیانی خۆشنووسیدا. سڵاو لەبێ گەیلان بەیانیت باش پێمان بڵێ ئەو چالاکیانەی کە لە مزگەوتی گەورەی شاری هەولێر دەکرێت بە بۆنەی ڕۆژی گیانی خۆشنووسی بزانین چالاکیەکان چین فەرموو. سەنە کۆسەربانی ئێوەش باش دیارە ئەمڕۆ ڕۆژی گیانی خۆشنووسیە لێرە با بڵێن مۆزەخانەی ئەرشیفی و پەروەردەی شاری هەولێر جیاواز لە چالاکیەکانی دیکە ئەمڕۆکە ببوونی ئەم ڕۆژە چالاکیەکی ڕێخستووە کە با بڵێن چەندین تابلۆی جیاوازی هوەری لێکی لە مزگەوتەکانی شاری هەولێر نمایش کردە بۆ هونەرمەند نەوزاد محەممەد کۆیی کە لێرە یەکەمین جارە لە مزگەوتێک کە مزگەوتی قازی داود فەندیەیەکێک لە مزگەوتە هەرە کۆن و دێرینەکانی شاری هەولێرە لێرە چەندین تابلۆ نەخشێنراوە تابلۆی جیاواز کە هەرێکە و تعبیر لە شتێک دەکات. من هونەرمەندی نابراوم لایە مامۆستا نەوزاد لەسەر تابلۆکان قسە دەکات. سڵاو لێ مامۆستا سپاس دەرفەتەکە پێیان بڵێ چەند تابلۆ لێرە بەشداریتان کردووە چۆنە ئەم پێشانگایە لە نێو مزگەوتدا کراوەتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. سەرەتا بە بۆنەی ڕۆژی جیهانی جواننووسیەوە پیرۆزبایی لە خۆم و لە گشت جواننووسان دەکەم. خوای گەورە بە میکاتمای خۆشی و میهرەبانی ئینشاء الله. ئەمن لەو ئەوەی 21 تابلۆم بەشداریم کردیە بە زۆرەها خات کە هەم کوردی و هەم عەرەبی پێکەوە لێک درانە و بە تایبەتیش لەسەر ئەو ئاوێنەی کە تایبەتمەندێکی تایبەتی خۆی هەیە هەم بە عەرەبیەکەش نووسرا و هەم بە کوردیەکەش. کام تابلۆ زۆر پێوە خەریک بووی چەندمان خەریکی بووی کام تابلۆیە کە ماندیبوون و زەحمەتی زۆر پێوە دیوە؟ وڵا لە هەمان گرنگتر ئەو ئاوێنەیە ئەو ئاوێنە تەبیعی نووسین لەسەر ئاوێنە زۆر زەحمەتە زۆر پێوەی مانی دەبی لەبەر ئەوەی کە ئاوێنە تەمەشای خۆت دەکێت و کە دەست لە پرسەی دەدەی و لێخێ سەر ئاوێنەکە خۆشت دەبینی و پرسەکەش عکس دەبتەوە. تقریبا ماوەی 2 مانگ ئەم بە توانیم تەواوی بکەم بە 2 مانگان زۆر زەحمەت بوو. نەخشانێکی جیاوازە زۆریش جیاوازە. ئێستا هەرچەندە خۆی ئەم لە ساڵی تقریبا 1970 بیا لەسەر ئاوێنەی دەستم پێکردوە خۆم بە ئەوە لەزانام کە یەکەم کەس بم لە کوردستان لەسەر ئاوێنە نووسی ئەو کات. ئێستاکە دووبارەم کردەوە لەسەر ئاوێنە بنووسمەوە هەرچەندە ئەو کاتی ساڵی 1970 زۆر گرنگ بوو لە بۆ ئەو کاتی چونکە تەکنەلۆژیا ئەوها زۆر پێش نەکەوت بوو کە نووسین یەکسەر لەسەر ئاوێنە بنووسێ بەبێ دەست. بڵێ وینانە تابیر لە چی دەکات ئەگەر بۆم باس بکەیت؟ خۆی لێکدانی پەندی کوردی لەگەر حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم جاران بە سەراحەت خەڵکێکی زۆر گلەیان لەمە دەکرد دەیانگۆ ئەنگۆ بەس ئیهتمام بە خەتی عەرەبی دەدەن بەس ئەوەی عەرەبی. بەڵام ئێستا ئەمە هیناکەم کوردی و عەرەبیشم پێکەوە لێکدایە. گرنجەکەش لەوەیدایە کە هەم بە زمانی خۆشمان هەم لەگەر حەدیثەکەش پێکەوە ڕەبتە. چەندەها زۆر تێدا بەکارهاتیە خەتی دیوانی کە ئەمن اختصاص من لە خەتی دیوانی هەیە خەتی ثولث خەتی فارسی نەسخ خەتی ڕوقعا ئەوانە هەموو تێدا بەشدار بوو. سەلامەت بیا. سپاس دەکەم. جاسانە ینی مامۆستا شێرزادیشم لایە کە لە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێرە ئەوان ئەو پێشانگایان کردو بزانین چۆنە ئەمە لە یەکەم جار لە مزگەوتێک پێشانگا دەکەوت پێشانگا لە سنتەر دەکرێتەوە لە شوێن جیاواز دەکرێتەوە ئەم جار لە مزگەوت کردتان ئەمە چۆنیە؟ دیارە خۆشنووسی بەشێکە لە کەلتوری پەروەردە مۆزەخانە و ئەرشیف پەروەردەی هەولێر بە هەر چالاچێک کە دەکات لە شوێنێکی کەلتوری شاری هەولێر ینی لەناو مۆزەخانە هاتۆتە دەر دیارە ئەو مزگەوتەش مێژوێکی دێرینی هەیە. سەرڕای ئەوەی لە ساڵی 1970 دروست کراوە لە پەنجایەکانەوە یەکەم قوتابخانەی حافیزەکان بوو ینی نابینایەکان بۆ لە شاری هەولێر ئەوە واتە جگە لەوەی کە ئەوە مزگەوتێکە کە بەردەوام دەرگای واڵایە بەڕووی گەشتیاران
کۆنتترین مزگەوتە لە دوای قەڵات و شوێنێکی پەروەردەیی بووە ئەو بۆ دوایش چۆ ناو ڕێکخراوی یونسکۆ لەو شوێنانەی هەژمار کردووە کە شوێنە کەلتوریەکانە بۆیە بە چاکمازانی ئەمڕۆ ئەو بکە لەلایەکی دیکەەوەش هەولێر خۆشنووسانی هەولێر لەسەر ئاستی جیهان لە سەر ئاستی پێشبڕکایەکانی جیهاندا ئەسپی خۆیان تاودا و چەندان خۆشنووسی گەورە لە فستیڤالە جیهانیەکان بەشدار دەکەن و پلەی یەکەم و دووەم و سێم و هەروەها ناو بژیوانیان بەدەستهێناوە. ئەوەی پێمابینی یونسکۆ ئەوەندە دێرینە مزگەوتش؟ بەڵێ ئەم مزگەوتە هاوشان لەگەر قەڵای هەولێر و لەگەر قەیسەری هەولێر کەوتۆتە ناو پرۆژەی یونسکۆ ئەو شوێنانەی کەوا مێژویان هەیە. بەڵێ سانە کۆسەریانی ئەمە پێشانگایکی جیاوازە و کومیانە کەشما ئاماژە بۆدا بۆ یەکەم جار لە مزگەوتێک دەکرێت کە مزگەوتی گەورترین مزگەوت و دێرینترین مزگەوتی شاری هەولێرە کە تاوەکو ئێستا مزگەوتەکە لە خزمەت دەرکەی وڵایە بۆ خزمەت نوێژ خوێنان و ئەو هاوڵاتیان و ئەو گەشتارانەی سەردانی دەکەن و ئەوە هاوشەوەی قەڵای هەولێر و ناو بازارە قەیسەری کەوتوتە نێو پرۆژەی یونسکۆوە. بەڵێ گەیلە سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانیشە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بوون.